درباره خودم پیدوین تایبت اوج لجنه پزشکی بریار لسردن به تخمین که یاسایی که مافهیه اتومبیل باشین آنه سیستمێکی بسەنەهەیە بەس بوو نەفەر هەک و دەستپێکت هێتن تشتێکی نییە ئۆتۆماتیکیان دەپیچەکی بوون نەب زەحمەتە بەس مشکیلۆ زەحمەتیە و وێ دەقەیە سیستمێکی گەلێکی ڕێکوپێکە مەبەست بێ ئەوە و هەر شوفێرێکی زیرەک نەبیتن ناچتە سەر شەقام. ڕووداوەکانی هاتوچۆ جەنگێکی نەبڕاوە و بەردەوامن. ڕۆژانە و ڕووداوانە هەڕەشەی گەورە و مەترسی لەسەر ژیانی مرۆڤایەتی دروست دەکەن. بۆ هۆیەوە ساڵانە سەدان قوربانی بۆ هۆی ڕووداوانە ڕوودەدەن. ئێرە شاری دۆهۆکە. ئەو شارە دەکەوێتە باکووری هەرێمی کوردستان. لەو شارە زیاتر لە 265,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە. دەمانێت بزانین چی کراوە بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ و ڕاهێنانی شۆفێرێکی لێهاتوو تا بتوانین کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆ دروست بکەین. بۆ کەمکردنەوەی زیان و ڕووداوەکان و دروستکردنی شۆفێرێکی لێهاتوو بۆ یەکەم جار لەو شارە سیستمی ترایی کۆری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی هاتوچۆی شارەکان جێبەجێ دەکرێت. ترافیک دەیەوێت کار لەسەر ئەو سیستمە بکات و دەمانوێت بزانین ئەو سیستمە دەتوانێت شۆفێری لێهاتوو سەرکەوت و بخاتە سەر شەقام. سیستمی ترا کوری ناودارە لە کوریە هاتیە دوزین بۆ یەکی پراکتیکە جوان شۆفێرن داهاتی دەوڵەمەندە بڕێنما و پرەنسیمی ترافیکی. چی بنویدن پشتی وڵاتی و شوفێر وان قۆناغên derbasbûnê dikitin li qûnaxên tira Kûrî dibîte şofêrekî gelekî xudançiyan û desthel û melevan li ser cadê îsan ciya amajepêkiriniya dibîte hûkarek ji bo kêmkirina karesat û rêdanên trafîkên diltazîn ji ben ku pitir hekem naveroka babetî da biçîn pitiriya vî sistemî ew e ku şilayê praktîkî ve an ku şilayê wê çendî ve şofêr bixwe رهوان و لهاتو بتن مرج و شرط پاراگراف کارینانا جاده بریکن سلامتی و شایسته سرکفتن بن قوناغن تراکوری داد ایتا دیتن بلکو سیستم کفن جا اوج تارادکی باش بو بلام سیستم کلاسیکی کفن بو آلیت و دیتن آوی آست پیرویدا نبو یعنی سیستم خرطوم و بوری و افا سیستم که گله که نه جوان و نه شایسته بلام ابرو سیستم هستیاری الکترونی کامپیوتری برای کامرین چاودیری دیرج دستکاتی و واسطه‌کاری کامپیوتره که کار پروفشنال انجام دادن و که چاودیر پلیسی امنایی کنترل کتوار ترافیکی و پراکتیکی دکتن اول بیتن نمونه چاکی و وفاداری و ازوی باوری ما هاندر کی مازنا پالپدره که رجا کارسات ترافیکی دلتازین الهرم و کرسان پاریزگاه دو که رجا گل قابرز و بلند کم بکتن ترافیک لە سەرەتادا دەیەوێت لە ڕێگەی کارکتەرێک کە وەک سیناریۆی کارەکە هەنگاوەکانی ئەو تاقیکردنەوەنە بۆ فێرخوازان خاتەڕوو.
ئەو کارەش لە ڕێگەی ڕاهێنەرێکی شۆفێری کە وەک کارکتەرێک ڕۆڵ دەگێڕێت لە تاقیکردنەوەکان بەشدار دەبێت. دەمانەوێت هەنگاو و قۆناغی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری و شێوازی تاقیکردنەوەکان لە ڕێگەی ئەو کارکتەرە لەلایەن ئەفسەرێکی شارەزای هاتوچۆ بخەینە ڕوو تا فێرخواست دووشی دەرس و دڵڕاوکێ نەبێت، چونکە لە یەکەم ڕۆژی کرانەوەی ئەو سیستەمە تەواوی فێرخوازان کە بەشداریان لە تاقیکردنەوەکان کرد دەرنەچوو. بۆ مەبەستە ترافیک دەچێتە بەڕێوەبەرهاتی هاتوچۆی دۆک. دواتر لەگەڵ مەقەدەم ئازاد دەچینە گۆڕەپانی ترای کۆری. ئەوەش ترایی کۆریە کە سیستمێکی مۆدرن و هاوچەرخە کە بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق و هەرێم و ناوچەکە لە هەولێری پایتەختدانرا. ئەو سیستمە دواتر وەک هەوڵێکی گرنگ لەلایەن وەزارەتی ناوخۆ بۆ یەکەم جار لە شاری دۆک جێبەجێکرا کە دووەم شارە لە تەواوی ناوچەکە جێبەجێ دەکرێت. شوفيري بتاع 18 سالي بلغنامه بيدوي داخواست دقد پشتینگه ده لجنه بریار در شبه وردینا دستیردانا ترومپیله پشکینا چاوا پشکینا چاوا وکو اف کارمنده هنه نها و ولاتیه که ده داخواست دستیردانه که دلویری ناوی خون نویسیدم دا قبوش تحقیق کرنا بجا کاش زارکی دوید آنگو شفهی یا جا تحقیق کرنا کمپیوتری و پیک بلگلمن دامن دا کو نمایش‌های پیشانی وابدن ام دینا چین برف هولا تحقیق کرنا کمپیوتری دی داخواست دستیردان کمپیوتری کتن بله برزان اوه هولا تحقیق کرنه دم تباش بباشین درست باس دم جمیر چند تحقیق کرن دی دست بکتن دم جمیر یازانی دست بکتن یعنی چند قطابیت این جوری اوه بجداری خولا پراکتیکی بن جمروای حاضر حال حاضر صد نفر بشه داخل یعنی صد ولاتی شوفر شن تحقیق کرنه اقدام داب کرد أفا نوكا كردي وزمان عربي دي داخاز كتن ولاتي دي داخازي كتن كردي بين عربي بتن دي في حزاوي بهردو زمانه هاتيا درس كرنه بله بشتين جدي نابي خواه سي قوري نويستن أفا نابي خو نويسان دي بسيار يكسر بوين هر بسياره که یک خولک یک دقیقه دوید برسوا خوب بدتم ام بینن 20 بسیارن اگر تو چهارج خلط کی هر دسته تو درش بس ها کربونه 5 تو در ناچی چه بینه بیتن بسیاره ده حواله من وی و وی نایی که کن کسان شد قوب کیاب کد یانجیل بر حواله خو بنوست یانجیل گل حواله خو دانستانده نبیتن چکی بسیاره ده دچن تابعت كردي چيكه تابعت عربي چيكه تابعت عربي چيكه تب كردي چيناكي تب كردي چيكه تب عربي چيناكي باشه اف بسیاره تانه لسر 5 تورن گرینگ هن یک شون توره بونو منم بنامون لاز هاجوتنا ترومبله شرط پاراگرافن ترافیکین اتومبیله هر وسا ارکین شوفیریه و دیسان نشانن هاتوچونه و جورن سزای و چاونی خوب آراستن جریدان و کارسات اندلتازین همیل ویری هاتن عمبار کرن 1500 بسیاره 20 بسیار دوبتاین و نامیر کمه چی کرد سر شوفیر بربلاف کرد دست پیکا داخوازا دستیردانه داخل بجداری به خولید بن به کرسی هد بن داکو او هاتی او پلیسین بین او کارمندین بین شوفیرین بین پیرام بن برنامه و رینمان هات بچو جونال پیشاوت بالام برگ کی کامپیوتریه یعنی هک توان برسوا جوانه برسوی بده و دیسان درچونه بدس در انجام بده چی پینه بده جای پراکتیکی و 100% گیانه ده پاراسته بده چونکی او پرسیاره دمی تو خلاتی و شاشت که جاره کادی ده او هزرا بوده تا و حج کت گلای که رخنه که شوفیریا خود که روزانه
بۆ هەر فێرخوازێک کاتی دێتە ناوبەشی دەرهێنانی مۆڵەت لە هاتوچۆی دهۆک سەرەتا لە ڕێگەی شاشەیەکە و تەواوی زانیارەکانی ئەو سیستمە پەخش دەکرێت دواتر دەست دەکات بە ڕایکردنی مامەڵەکان. درباره ون داخواست کردن که وین دستیردانی ور بگیرن و نخوانده وارن دی بجداری کورسک بن 5 روزا و پاشا جلوری تحقیق کردن زارکی هی آنکو ام بجنی شفاهی دلوری بسیار این آراسته کردن او جدی سنامیل که کتایبت با هات درست کردن حتی نخوانده وان جبتن بسیار دین آراسته کردن و او جدی سودمند و مفادار بن اگر وی پراکتیکی درچو دیسان دی ایتا جارکادی تحقیق کردن ام بجن یا گوراپانا ترای. یەکێک لە هەنگاوەکانی پێشتاقیکردنەوەی کردداری فێرخواز دەچێتە هۆڵی تاقیکردنەوەی تیۆری کە 25 پرسیارە و هەر پرسیارێک بە چەند چرکەیەک دەبێت وەڵام بدرێتەوە. هاوکات بۆ فێرخوازانەی نەخوێندەوارن تاقیکردنەوەی تایبەت لەسەر شاشە دەکرێت. رقم چند؟ تمام. راسي موتور بلد نيجي لا باشا مش بشتت راسي انت. بوليس بحركة أخوة مش بشتت راسي انت. هيك تمام. اف داخواست کرد کو دستیردانه دلوره ناوی خو نویسه تو مارکتن دا کو استراوی بهتن بو پراکتیکا تراکوری چون هر کسی که آلی خو نشد تراکوری دا همین سیستم کامپیوتریه و کو هم ببینن کامپیوتر دلوره دگل کامپیوتری ام بجن یه برجی واک هوا یکسر نابه دی تدان دلوره و دیسان پلیتک دیده پیشکش کردن و برکاوی پلیت دی زاندن کو کیش دمی وقتی ویه دابشت تراخویا کوری انجام بده. دوای تاقیکردنەوە تیۆریەکان فێرخواز دەچێتە گۆڕەپانی دەرەوە کە ئامادەیە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوە کردداریەکان. اول وری ستارت ام دل وری راوستین دمی آماجت اتدان بومه آماجت اتدان که هم دست به شوفیریه بکن اول برکاوی آیپادا هنل برسینگی میه شماره 28 دست بکن لە هەر تاقیکردنەوەیەک دەبێت فێرخواز لەگەڵ هێما و دەنگی چاودێرانی تاقیکردنەوە دەست بە هەنگاوەکانی بکات. ام دست به هاجودنا ترومپلا خود کن اول همی اف پراکتیکا دخوله کن دوید ام نیزیکی هیل سور نبنه و یک هم جار زگزاکه با گو پیتا زید و پاشان ام ده بردام دن شوفری خو ام ناراوستین چه بینه بدن جماره هشت ام ده بادان الگل جماره هشت کن ده لاین خو گرین و کنو که فرخوازا هنه شوفریت کتن یعنی همی مگوتی 2 دقیقات دوید بدماهنگ بینتن هشتریه که باش هبیتنش آلی رخوریاب و نزیکی هیل صور نبنه و سیستم هستیاری هیویدارن فوبیا و ترسی و قلق بخوجه چه نکنه و چونکه اگر کسا بابت واسه نگارانی خود چه کرینه و دیسان و زیادتر لی چه کرین بله نه هر بردامی شوفری خو ام دیچین پارکینگ که دیچن و دی پش که اتومبیل خو را گیرن اول پارکینگ که دیچه دی پش که چند جارو تو بچین تازه بدل خو هره و ام دیچین اول بجنه پیتاتی دی پارکینگ کن تماشای خودی که خود کن و هیدی هیچ کتل جاده که آسایی یعنی جاده که ام بجن اوا ابرو کم ناف بازاری دا ناف ریکوریبارا دا ام شوفریت کن اهو صفی رنگی ام شوفریت کن یعنی قناقا ام بجن یا ایکی یا ترا یا پراکتیک وی آواییه حتی تنیزی که هیلید بی دیسان بس ما بیسی سر چه هیلا چونکه چون سر هیلا نمره و دیسان جماره ده اینه خاره نه هم ده درک کوین پشتی که هم درک کوینش به پراکتیک هنه چی پی نویدن ده آماجه بومه ایتن برای که آیپاد همه و ده گازیمه که ده آگدر مروفی کتن ده درک کوین
دەگوترێت تاقیکردنەوەکەش با پرۆسەیەکی هەستیار و لێزەری تێدەپەڕێت. شۆفێر ئەگەر زۆر لێهاتوو و شارەزا نەبێت، ئەستەمە بتوانێت بە ئاسانی بچێتە سەر شەقام لێخوڕیم کات و مۆڵەت بەدەست بێنێت. تکایە دەست پێ بگە. دەبێت بەوردی شۆفێری بکەیت لە هەموو هەڵەیەکی بچووک یان گەوران نەمرە لەدەست دەدەیت. بە شێوەیەکی گشتی نابێت هێڵە سوورەکان نزیک بیتەوە یان لەسەری بڕۆیت. ئەو کات لە نەمرەکانت کەم دەبێتەوە. ئیدی سەرەتا هەنگاوەکانی تاقیکردنەوەی PTS و ژمارە 8 ئەنجام دەدەن. ئەو کارەشتا فێرخواز بزانێت هەنگاوەکان چین و هەڵەی فێرخواز چیە کاتێ لە تاقیکردنەوەکان دەرناچێت. وێرێ ئەمل قۆناغەیەکی دەرچوون یا تراکۆری پراکتیکیە gelek asane. پیروز بیتر پیروز واحد مکر کو ام در چون همه قناقدوی مبدمان کینان جماره بجنیا قناقن ایکه جماره ایست و دیسان هشت و روسا ام بجن تیتاتی یا لاتینی ام دنها چین قناقا دیو دا قناقا دوه گوراپانا تراش دربه گلمه دابینن ازو بجن داخواسکر را دستیردان پیک و برف قناقی بچین لەو تاقیکردنەوەانە هیچ پۆلیسێک لە ناو گۆڕەپان نابێت و سیستمەکە بڕیار دەدات تۆ دەرچووت یان دەرنەچوویت. هەر هەڵەیەکی بچووک نمرەی تاقیکردنەوەکە دادەبەزێنێت. یەکەم جار پراکتیکا دوێ قۆناغا دوێ یا تراکۆری ام دلویل راوستین حتی آماجه بیتدان بومه بجنم دست به شوفیری بکن نها برکا آیپاد آگاداره ما تکر ام دست به شوفیری بکن ام ده هاجود ما ترومپیل بکن الویره اوت جه در بازبون ولاتیانش بری هیله نابیتن میترکی کمتر بیتن اونکو میترکی زیادتر بیتن یعنی نیف مترکی بیت ام راوستینش بری هیله سه شرکات راوستین پشتی او سه شرکت مدبورن و دی دست به هاجود نان ترامپل بگن اول رامانوی چندت گینتن که داکام هاری کار میگه خلکل دم در بازبونه شقامت کن هر واسه اول ویری ام دیچینه برای فرامپه وچین نه ام دی دست به شوفیریا خو کن و اول رامپه بلی رامپه الویرا نزیک هلی ام دی سکنین رواستاندن بوتنه سه چرکا و باش هم دست به شوفیری کنه و دست به شوفیری کنه و هر واسه وی جاده دا چه بینویتن برای پراکتیکه دیو هلی نوان دا شقا میچن نابید خوب ترسینن تراکوری گله که آسانه الویرا لذاتی درسیه درباز بیتن همشین لذاتی خو هاجوت نوی بکن برای آنکوش بیستی ببورین درسته نرماله پاشان الویره حتی که تاویره دیبته بیست خوله که آنکو لذاتی دیبته بیست ام ده دیسانجیک لذاتی خو این نخاره الویره پارکینگ میایی هیلا سیه ام بیجین پارکینگ که هر کتل جاده ای که در بازبونت که اول دیبته هوکار کردانی هاتو چوی گله کمتر بن و چه پینه به تلفن جاده کاتو چال نوان در شقامی اتومبیل خوب پارکینگ کرد که دوی آقای دیده ترمپیلا خور آواستین نه مرجع چند جاده چیه پیش و چند جای پاش مرجع سره که او تونیزی که هیلا نبی او هیلد نوان در شقامی تانش تهاتیت درست کنه او توخی به هاتی ندانان دبیت الهشیار به بیل سرمه ام بنمایش که جوان اتومبیلا خوب باجون به هواشی گرینگی پبدن أبا إنه كبلوف بدليلنا راحتي بخود شيء نقدم نورمال وآساي أبا إنها مع باركينج كخود كر أم نزيجي تانشت هلابون بلام أم نتشون سر هله أم دبي أوي درباز بونيكن شني كانوا كامل درباز بونيكن بشتي آماجات اتدان رقم برجيب لابتوب بس دست بشوفير خوب كن بشتي آماجات ده دان بومه إنه كده دست بشوفير خوب كن أم دي در كابينش باركينج كن پشتی هم هاجودنا ترومپلا خود کن جان الوی هلا هنی و دست بی که حتی ولی آنکو راوستاندن نشکاوی بومت هیتن ام در راوستین یک سر چارگوشا خو هلکین
بومای سی چرکا وقتی او آماجه او دنگه سکنی جارا کادی دست بشوفی له نها راوست یا دست بشوفی یا خود کنه هر اصلا جیس راوستاندن ام پتر نوف دبچین نها اول ویرا جاده هنی دبومه جه در بازبون ولاتی او دیسان تراجد ایتاب امکان بجن ترافیکت ایتاب شمروی بله ویری اتومبیل خام در راوستین سر هیلینه جبری هیل بنیف متر کدی اتومبیل خور راوستینی ام دی سی چرکا حتی ترافیکم کسک بود در بازبون کن نه ترافیکم کسک بود ام در بازبون کن هب وی آوای اف قناقی ام در بازبون امشین بنا خدانه دستردان کمد وید الویری نامه کادی دم خلقی خود دستردان موتورسیکلا یا ترامپلین تایبد و دیسان یا بارهلگرا جیک جوازه هر یک ترامپلا خو دیجتن شوفریا خو کتن سیستم کی گله کی جان و مدرن هفچل ویر ام در راوستین چی بنویدن آماجه دیدن که ام در چون ام در نچون دیسان جیک دی گیری اتومبیل کرنه این و دی هند بریکی کشنو وی آوای دی ترامپلا خو راوستینو ام دی رنگ قناغا ام بجن یا دو یا تراکوری در بازبون دیده انجام ده. بما که درشنی نکوم اف سیستم دست بگیری سیستم کوری دو که برای من سیستم که گلک ریکوپیکه ما بس به اوه که هر کسی که شوفر که زیرک نبیتن ناچ دست شقام وکی جارانی نکو کلاسیکی بیتن او بوریا هبون و نافتا ببتن اما همه حساسن و همه بو دقیقی دیدن شوفر که ریکوپیک در بچیدن انشالله ماجي دخواست به اوه پاد اكيد باشتر لهتن اوه دست نادتن کو هر کسی که المال در بچیتن بهت ببیت شوفر اكو هات نویترا کوری اوانو که هوا همیا دیدی همیا دقیقه و همی او بیتن کو شوفره که زیرک بیتن حتی بشیتن جا انشالله ام بشین روتاوجی کم تر لبهر قۆناغی دووەم نیترایی کۆری نزیکەی 4 خولەک و 19 چرکێ دەبێت فێرخواز دەو کاتی بۆی دیاری کراوە تاقیکردنەوەکانی بەسەرکەوتووی تەواو بکات. اكيد يا سيستمك بصناهيه بس بو نفر هكو دسبيكت هيتن تشتكي نيه اوتوماتيكيا دي بيجاكي بون نب زحمته بس مشكله زحمتيه و دقيقه يعني مواكي ديار كريدو دبيتن او ترايب تماما خلاص بكن بيجاكي زحمتيه هندي يو فيترويوني بو هندي تزفريتن هكا كسيستم بيجبري و جلك فراتره و جلك صناهيتره بەشێک لە فێرخوازان زۆر جار هەڵا دەکەن ئەو هەڵانەش مەترسیە ڕوودا و شڵەشان لەسەر فێرخوازی تەنیشتی دروست دەکات ئەو سیستمە بۆ پاراستنی سەلامەتی گیانی هاوڵاتیانە چونکە زۆر جار گلەی لە سیستمی پێدانی مۆڵەت دەکرا بە پێی قسەی هاتووچەوە سیستمە وەک بێژنگ وایە تا شۆفێرێکی باش دەخرێتە سەر شەقا ترافیک سەبارەت بە خاوەن پێداویستیە تایبەتەکان دەیەوێت ڕێکارەکان بۆ ئەنجامدانی تاقیکردنەوە دەرهێنانی مۆڵەت بزانێت دەربارەی خوددان پێدوین تایبەت یان و کەم و کوڕی کەم ئەندامەتی ئەندامە لە 6 دەستدا بن ئەبەجە لە ژنە پزیشکی بریارێت لەسەردن بە تەخمینەکە یاسایی کە ماف هەیە ئۆتۆمۆبیلە باشن ئانن دەمێ بریار هاتە دەرکردن عالیە لە ژنەکە تەندروستی لە ژنا تایبەت ئەمەیە تەندروستی و ئەوە ماف هەیە ئۆتۆمۆبیلە باشون چ پێنەوێت ئەو ئۆتۆمۆبیلە و ئەڤروکە پێ پراکتیکن ئۆتۆماتیکە دێ مفایژە بینن بە هەمان شێوە دێ شۆفێریا خۆیکن چونکە پراکتیکە بۆ هەمیە وەک هەڤە بابەتێکی گەلێکی ئاسایە دیسان جێ ئەمەژە پێگەنە دەربارەی مۆتۆرسیکلان ژ هەر دیسا ترایەکە تایبەت بە هاتێ دروستکردنی دو زگزاکن لە سناوەندە شەقامی ئەو مۆتۆرسیکلانە دێن شۆفێری دەکرد بە هەمان شێوە لێزەریە وەک من زگزاکەکە ئێستا دیسان زگزاکەکە و وەکو پیتا زێتە چ بێنەبێت پراکتیکای پراکتیکەکە جێوازە بەڵام تاقیکردن دیسان داخوازکردن بەلگەنامە قۆناغن دی هەمی دی وەکی ترایە کەڤن بن وەکو کارێ دەستردانە کەڤن تەنها ترا دەستردانە و یا مۆتۆرسیکل ژی 16 ساڵی دەرکردن پیچێکی جێوازترە دەربارەی سیستەمی ترا کوری نهال پارێزگاها دوی که هاتیە بەرجەستەکردنی
چه پێنەوێت سنوور پارێزگا هاتووەیەکی بەرفر هەیە قەزا و ناوچە خۆ بەرگردنەوە و زاخ و ئاکرێ ئامێدیە کەلاک بەردەڕەش شێخۆنی نیڤان ناوچەداری دیم خۆ بەگردن دەستپێکی دی سنتەرێ شاری دهۆکێ بدن پشتی کو ئەزمونên باش هاتنەکردن چه پێنەوێت داهاتیژێک پاشەڕۆژێک دل هەمی قەزاندی ئینەوێتکردنێ چونکە ئەف جموجول هاتن و چونە دیگە لە قورسادی کەفتە سەر شانێ وڵاتیە دەمێت داخوازە دەستی جێ بکردن زاخ و آکره و دیسانجا آمیدیه جک دی آنه خود سیستم تراکوری اتجیبه جک نت پاشا روزه لیوک پراکتیکا دست پیکی و گو قناغایی که دل پاریزگاه ها دوتی اتجیبه چی کرده. بەپێی ئاماری گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی 10 مانگی ساڵی 2019 لە هەرێمی کوردستان 4,000 ڕوودا و ڕوویان داوە کە نزیکەی 6,000 کەس بریندار بوون و 500 کەسی ژیانیان لەدەستداوە. لەو ژمارە لە شاری دوهۆک 7 کەس مردوون بۆی ڕووداوەکانی هاتوچۆ و نزیکەی 1000 کەسیش بریندار بوون لە کۆی 854 ڕووداو. با پێی ئامارانش زیاتر لە 800,000 سەرپێچی لە ساڵی 2019 تۆمار کراوە کە بەشێک لە شۆفێران ئەنجامیان داوە.